فەرمانبەرانی کەرکووک زەوی وەردەگرن و هەفتەی داهاتوش 17,000 پارچە زەوی لە سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر دابەش دەکرێت. ئەمە قسەی مەریوان حاکم هادیە کە سەرۆکی گشتی سەرۆکایەتی شارەوانی هەولێرە. ئەو بە 1964 وت ئەو فەرمانبەرانەی کە لە سنووری مادەی 140 هەر لە شوێنی خۆیان زەویان پێدەدرێت. پێشووتریش لە مەخمور و قەراج و کەندێناوە زەویان دابەش کردووە. تەنها گوێڕماوە ئەوش لە چەند ڕۆژی داهاتوودا کێشەکانی چارەسەر دەبێ و لەوێش زەوی دابەش دەکرێت. سەبارەت بە فەرمانبەرانی کەرکووکیش کە لە هەرێمی کوردستان فەرمانبەرن بەڵام خەڵکی کەرکووکن وتی ئێمە ناتوانین لە ناو شاری کەرکووک زەویان پێ بدەین بەڵام زەویان بۆ ئامادە کردوون لە دەرەوەی کەرکووک لە سنووری هەرێمی کوردستان زەویان پێدەدرێت. سەبارەت بە دابەشکردنی زەویش بە هاوڵاتیانی ناو شاری هەولێر مەریوان حاکم هادی وتی لە هەفتەی داهاتوودا بە نزیکەی 17,000 پارچە زەوی لە سەرۆکایەتی شارەوانی هەولێر دابەش دەکرێت بەسەر فەرمانبەراندا. ورد و دریشتێن بابەتە زیاتریش لە ماڵپەڕی 964.kr ببینە.